نەگەیشتووە کە کرابێتەوە هەچەند هەوڵی حیزبی بووە تەنانە حیزبی عازی داوە حیزبی دەسەڵات جوت حیزبی دەسەڵاتی عازی داوە کە خوێندنگەکان بکرێنەوە ئەگەر کراش بێتەوانێ ئەوە حیزبیەکانن نە خەڵکیێکی دەوێت دوو حیزبی دەسەڵات هیچ قوتابخانەیەک دەرگای نەکراوەتەوە داواشان لێ دەکەین دەرگای قوتابخانەکان نەکەنەوە چونکە ئەو سیستەمە نوێی کە هەیە وەک بڵێ فێڵە لە فێڵێدا کراوە چونکە مانجی 12یان بڕیوە مانجی 12 و مانجی یەک ئەگەر بێکەوت وەک بە سیستەمە کۆنەکەی درابایە لەوەی ئێستا زیاتر بوو بۆیە ئێمە پێمان وایە ئەوە سوکایەتی مامۆستایان کراوە لە هەمان کاتیشدا پێویستە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی داوای لێبوردن لە مامۆستایان کاکە شەق لە مامۆستایان هەڵدراوەوە پێویستە یەکێتی مامۆستایان هەڵوێز وەرگێ لەسەرەوەی کە مامۆستایانی هەولێر لەسەر خۆپیشاندان و داواکردنی مافی خۆیان سزا دەدرێن ڕۆژێک دێنە سەر شەقام موچەکان لێ دەبڕێت لە کاتێکدا کە ئەوە 4 ساڵە مامۆستایان لەسەر شەقامن بە شێوەیەکی پێویست وەڵامی مامۆستایان نەداوتەوە بڵێ پێمان وایە سەنگ و قورساییمان هەیە وەک چۆن زەنگی ڕاپەڕیمان لەو شارە لێداوە و لێرەشەوە پەیامی خۆمان دەدەین دەسەڵاتداران کە ئێمە بەردەوام دەبین لە بایکۆت تاکو و مافەکانمان دەگەڕێتەوە کات تعبیر لە کارمەندانی تەندروستی ناکە سندیکا تعبیر لە چینێکی کەمی ناو کارمەندانی تەندروستی دەکات بۆیە بەزات ئەمڕۆ لە ئیدارەی ڕاپەڕین بایکۆت بەردەوامە بە شێوەیەکی ڕۆژانی ڕابردوو